دەست پێ بکەم ڕۆژسڵاو بۆ هەموو لایەک من دەنام لا پرۆگرامێکی دیکە باکستیج لەگەڵتانم ئەمڕۆ میوانداری یەکێک لە خانمە بێژەرەکانی کوردستان 24ەکەمەویش ئەڤین حسینە کە بێژەری بەشی سپۆرتی کوردستان 24 منە ساچمە خوارەوە چاوەڕێ ئەڤین خانەکەم بزانم ئەڤین کەی دێت بۆی هەل لە دەرکەوە کە هاو بیگرم و پرسیارەکانتانی لێ بکەم. بەخێر بێ بۆ باچێنی تۆ باشم بۆکو ستایلی بەرنامەکە هەموو جارێ ئێمە با پرسیاری هەوادارەکانتە دەست پێکەین پۆستێکمان بڵاو کردبووە لە سۆشیال میدیای کوردستان 24 لە ئینستاگرام خەڵک کۆمەڵێک پرسیاری بۆت نووسیوە هەوڵاتێک بنای فاخر ئەڵێ هیوادارم کە سەرکەوتوو بەخاتوو ئەبن حەز دەکات مردی داهاتووی چی ئیش بکات وەڵا بڵێم چەم نازانم نازانی هیچ فکرێکت نییە؟ باشە هاندوری چی هەنێکی لە هەرێمی کوردستان؟ هەموویانێکم خۆشەوە لە کوردستان تایبەتی یەکێکە بێ هەڵبژێری هەموویان نابێ ئەڤین چۆن نەوشتیوە؟ زیاتر بە درێسی زاخ و هەولێر دەرکەوتیمە بۆیەوە دەڵێن دوهۆکیشم خۆشەوە شەقناوە زۆران ئاکرێ هەموو خۆشەوە ناڵی یەکدا هیچێک دیارکراوە زۆر ناتەوێت هەوادارەکان لە خۆت ناشتیوان باشە لە یانەکانی دەرەوە چی لە یانگری چیانێکی تاکید ڕیال مەدرید ڕدرێسەکەی بەریشتا دیارە چۆن بواری سپۆرتت هەڵبژار زۆر شتێکی سوتفە بوو یان خۆت حەز دەکرد لە ژیانە زۆر باوەرم بە سوتفای هەیە یعنی عادەتەن سوتفای ژیانەکە یعنی ژیانیشم زۆر خۆش بووینە تاکید سوتفێکی بەسیط بوو بە سنووکە ئەس گەلک حەشت دەکەم باشە یەکێکتر لە هەوادارەکان نووسیویەتی لە ئەڤین خان بپرسن ئاستەنگی چی بووە لە بواری ڕۆژنامە نووسیە گەورەترین ئاستەنگی لە بواری ڕۆژنامە نووسیکە بۆ ئەڤین لە بوارێ ڕۆژنامە نووسیە لە بوارە بژین بگشتی میدیایە گەلک ئاستەنگ بژینێ تایبەتی تێنە پێش بەجا خاستان ئەگەر تو لە بەشی وەرزشێ بی کەمکردن و تونندوتیژی لە دژی خانمان و لە هەمی جهێک لە هەمی سوشیال میدیایە ئەوە وەرزشێ نزانیت ئەوە بکرد وەرزشێ نەهێت وەزانن هەر تۆپانێ بەس کوورد بزانن بەس ڕخنێت بجا ڕخنێت ئاواکەر نا ڕخنێت ڕۆخێ نەر تایبەت ئەف تشتە تێنە بەرسنگێ من ئەگەرنا هیچ ئاستانگاکاری من نەبووە هاوڵاتێکی دیکە بەلای ئەحمەد نووسێتی ئاواتی چی بوو ئایا گەیشتووە بە ئاواتەکانی تاوەکو ئێستا حتا ئێستا زۆر بەیانی هەموو گەهشتیمە باشە ئەڤین با بڕینە سەر سەردەمی مناڵی تۆ سەردەمی مناڵی چۆن بەڕێ کرد مناڵێکی حەڕک و عەجول وەکو ئێستا ماشەڵڵا ئێستا زۆر حەرک و عەجولی یان ئارام بووی لە مەکتەبا چۆن بووی نەبەخوا زۆر عاقڵ و فەقیر و بێدەنگ بووم زۆر نزم زۆر بووم یعنی یەکێک گوت بۆ ئەڤین پشتی چاوی تۆ برۆ یەکسەر دەگریام بەس نوکانە نوکە بالعکسم شاهدی ئەدەم وڵڵاهی بوو ئەوە من شاهدی ئەدەم باش با باسی هاوڕێیەتیت بکەین ئەڵێن ئەڤین هاوڕێی زۆر زۆری هەیە نزیکترین هاوڕێکانت کێن لە دەوا منیان لە دەرویدا من زۆر سۆشیاڵم یعنی تێکەلم گەلک من مشکلە هەندێک نینە یعنی ئەس گەلک زی تێکەل بم گەل خەڵکی بەس هەواڵت منێت نێزیک نە یعنی باوەڕکە ئەوێت هەزر دکەن گەلک تشتەژیش من زانن باوەڕکە چش من نزانن نازانم لە دەوا مەلێکی زۆر نزیکی ژیا بەهارێ باری بەشی مێکە ئارێ اینجا ئەمە چین بۆ لای بەهار تۆزێک لەسەر طبیعەت و هەڵسوکەوت و ڕەفتار و اینجا ئەندە قسەی بۆمان کرد وەرباسێکم زێن بەهار ئەڵێ چی
منو ئەڤین زۆر برادەرین و من میکاپ ئارتیستیش معنی میکاپەکانی ئەڤینەکەم لە دەوام بۆ کاتی داوامی زۆربەی کاتەکە پێکەوەین. خاڵە پۆزتیڤەکانی ئەوەیە کەسێکی زۆر ئاکتیڤە، زۆر دڵی نەرمە، زۆر حەزی لە یارمەتیانی خەڵکە بە تایبەتەکە یەکێک بزانێ کێشەیەکی هەیە، خەمێکی هەیە، ینی مستەحیلە خۆی بگرێ و نەچی قسەی لەگەڵ کا یارمەتی بدا بزانێ کێشەکەی چییە. بەجات کەوتووە عنی هەتا حدێک زۆر خۆیەگرێ بەس ئیتر کە دای لە دەمارێ بەجددی تووڕەیە هەتا سار دەبێتەوە بێت تەحمولیکەی و زۆربەی کاتیش دوای ئەو هەموو بەزمهۆرایە دەسەکا بە گریان. با باسی سوشیال میدیا بکەین. یەکێک لە هەوادارەکانت نووسیوێتی بەچی 151,000 فۆلۆوەرزی کۆ کردوێتەوە لە ئینستاگرام. ئایا فێک یا ڕاستی؟ ناوەڵا فێک نینن چونکە لە ساڵ 2015 من ئینستاگرامە هەیە و ئەو فانن من قەدیم جێزانن هەمی گەڵا ئینستاگرامە من ڤەکری بووە قەت من پرایڤێت نەکریە شنگیڤە تەبان و هەکە لە بۆرێ وەرزشێ بیم گەنجی گەلەکەت نیاسن و نزان باشە. هەوادارەکان ینی فۆلۆڤەرزەکان زیاتر کچن یان کوڕن لە چ شارێکن؟ هەربانی شەدەدەم دەوەر شانمان بزانین هەوادارەکانی ئەڤین زیاتر کوڕە کچە لە چ شارێکن لە ئینستاگرام لە ئینستاگرام. فۆلۆوەرزێت من زۆرتری لە هەولێرێنە چونکە ئەسۆرانێژی تاغم دایمان بادینی گلەیال من تگەم جبان کو ینی سۆرانێک زیدەترن یەکەم هەولێرە دوای سلێمانی دوای دووەک زەخۆ کرد. باشە بزانین تەمەنی توانە زیدەتری هەمیان لە 25 حتا 34 ساڵیانە. کچن یان کوڕ زیاتر؟ کوڕ 87 ماشاءالله لە 187 پۆی نەشتی کوڕە لە 112.1 کچە. ئێ چ بکەین ینی بوارێ وەرزشێ زیدەتر کوڕ بکارتینن لە کوردستانێ ینی خانم کێمن لە میدیا وەرزشیش بەرەندێ. لە دەستکی سپۆرت تۆ تاکە بێژەری تاقانەی وەرزش تاقانەی وەرزش باشە. ئەوانی تر هەمویان کوڕن لەکێ زیاتر نزیکی؟ والله بۆ من فەرقا ناکەن هەمی بەس زیاتر ژبەر و ئەز و هەکار زیاتر سبێ دەهیایەک پێکدا ڕاستە لەگەڵ هەکار زیاتر وجا ئەزە و گەلک نزیکی. باش ئەمەش ئەومان نەزانین بۆ چون لای هەکارش وەرەوە بزانین هەکار چیاڵێ لەسەر تو بزانین چۆن تۆ هاوکارێک با خەڵکیش بزان ئەبین چیەکا لە دەوام و چۆن هاوکارێکە گەندەڵیانە. ئەڤین یەکێکە لە هاوکارە کاریگەر و هاوکارە باشەکانی دەسکی وەرزشی تەواوکاری تیمەکەی ئێمەیە کاریگەری و ڕۆڵی زۆر باش هەیە بە تایبەتی لەم چالاکیانەی کە تایبەتە بە چالاکی ئافرەتان. ئەڤین زۆر جار جگە لەوەی کە بێژەرە وەکو پەیامنێر تایبەت بە چالاکی ئافرەتەکان دەردەچی. ئەڤین هاوشێوەی زۆربەی کچان خاصیەتێکی هەیە ئەویش خۆی بە تاقانەی دەسکی وەرزشی دادەنێ لەبەرەوەی تەنیا کارمەند کە لای ئێمە کچ بێ ئەڤینە بۆیە زۆر جار ناز لەسەر زۆربەی بێژەرەکان دەکا پێی وایە دەبێ ئەمە خاتری ئەڤین بگرین ئەو ڕێی لە ئێمە دوورترە دەبێ هەندێک جار ئاسانکاری بۆ بکەین. زۆر داواکاری لە کاکسۆرانی بەرپرسی دیسکیشەیە زۆر جار داوا دەکە لە بری ئۆفێک دوو ئۆفی پێ بدەن. باش لە خێزانەکەت لەکێ زیاتر نزیکی؟ هەمیان کێ زیاتر؟ نزان. باشە ئێمە چینە لای دایکت تەبعەتەن دایک لە کچ نزیکە نهێنی مناڵ خۆشی زۆرە زارێ. باسی سەردەمی مناڵی تۆی بۆ کردین باسی کەسایەتی تۆ بۆی کردین حەزەکەم پێکەوە سەرێکی دایکم دایکت پێزان دایک دەڵێ چی لەسەر ئەبی دەیاڵە جاوێک کچە خۆماچی دیکەن gelek ya serkeftiye şanaziyê pê dibin rastî gelek gel mirtahin yani kiçeka wasaya halîkola jiyana min e gelek gel mirtahin elhamdülillah ne berعکس zarokîniyê geleka hade bû gelek kiçeka feqîr bû çi car çi daxwaziya tazim gel min nebûn yani daxwaziya biket geleka hade bû ya feqîr bû yani gel hevalê xwe gel mala xwe gelek kiçeka hade bû xweştirîn roj jiyana min de ew bû evîn hatiye jiyana min de rastî hîwayeta wê jî ev hebû bez gihîte bêjeriyê rastî hîwayeta wê bû me jî piştevaniya wê kir û elhamdülillah ya serkeftiye بابێنە سەر پیشەکەت لە کێو دەست بەکاری ڕۆژنامەنووسی کرد و لە چ کەناڵێک دەست با بێژەری کرد لە کوردستان 24 یەکەم کەناڵ بوو ئەسواکی بێژەر دەرکەفتی بەس پێشتر من چەند جێ هێندێژی کار کردیا لە ساڵ 2014 بەعزە هاتیمە
نبواره میدیه لپیشەکەت ڕازی دەتێ بەردەوام بی لەسەرن بیچە زۆر ئەگە بتێ بە بادینی گوشەیەکم فێرکە چیم پێ ئەس گوری تابم ئەس گوری تەبم من دروست کرد ئەڤین چ زمان هەیە گەلە کوردیە زانی فارسی و تورکی چۆن فێر بووی تورکی لە تەلەڤیزۆن فێر بووم فارسیژی چووکەم ئەوەرە بووین لە ئیرانێت ئەو ئەم هاتی نەڤە ئەم سام ماس فێر بووم باش کە لە دەوامی بەشیۆ مەشغوڵت خودێ لەگە کچەوە بەس لەگەڵ هەڵ دروستکردن خواردن هەرەوەندە هەرەوەندە ئەمە لەگەڵ تۆ بین تۆ نەشرەت هەیە وەرە با بڕۆین بزانین ئەڤین چۆن خۆی حەزرەکە بۆ سەر شاشە لەگەڵمان بن لێرە زاکۆتایی بە باکستێژە هێنم سپاس کە بینەر و بیسەری باکستێج بوون خاتان لەگەڵ